بینەر و بیسەرین کوردستان 24 ئەف دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین جارێک دێن هاتینە دیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکە کادیش بەرنامەوە بەرنامەی کوردی وێجارێژی دوور مژارەکە هەری گرنگ دێت خزمەتەوە دابین چاکیکردن و ئەنجامدانا کارێن باش و چاک ئەلسالوخەت و سیفەتێ مرۆڤێ باش و مرۆڤ دۆستە بەلێ هەندێک حاڵەتاندا هەندێک کەس هەنە ڕەنگە دەما کارێ باش ئەنجام بدەن وی کارێ باش ئەتکەنە منەت و سەر و چاوێن وی کەسی دەنەوە یێ باشی و چاکی ئەدگەلکردی لەوڕا قورئانا پیرۆژی تەکەس ئەلوێ چەندێ کریە کو دەمات و کارێن باش ئەنجام بدەی منەتێ و ئەزیەتێ نەئێخت ناف وی کارێ خۆی باشدا داکو کەسێ بەرامبەرتەوێتە باشی دگەلکردی پێنێتە ئەزیەتدان و تەنانەت بەحساوی چەندێژی کریە کە ئەگەر کاری باش ئەنجام بدەی و بکە منەت ئەو کار دی بەتاڵ بیت و خێراتە تێدا نامینتن لەو ڕەتناوە خەلەکێدا مەدوێتن ئەم پتر فۆکساخ و پێخینە سەروی بابەتەی و پتر وێ مژارێ پێخینە بەرچاف ئەدگەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر وی مامۆستای سەلامەت باس مامۆستا وەکەمە ئاماژە پێکری ئەنجامدانا چاکیە زۆر کەس هەنتکەن بەڵام هەندێک لوان کەسا ڕەنگە ئەف حاڵەتە تێدا دروست ببی دەما چاکی تێتە ئەنجامدان ببیتە منەت ئەدگەلوی کەسێ چاکی دگەل هاتیکردن لەو ڕەم بدوێتن دەستپێکی بزانین پێناسا پەیڤا چەمکی منەت چ تشتە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان پرسیارەکە باشیەکەی لەوێدایە وشەکە لە نێو کۆمەڵگەی کوردەواریدا ئەڵێن فلانە کەس منەتی بەسەر فلانە کەسدا کرد باوە و بەکارە هێنرێ بەڵام ئێمە بین ئەم زاراوەیە ئەم دەستەواژەیە ئەم وشەیە زۆر بە جوانی لێک دێنەوە تاوەکو بە خەڵکی ژیانی ڕۆژانەمان بێ بزانین ماناکانی چییە و تەنانەت لە ژیانی نەتەوەییشماندا وەکو گەلی گرنگە وردەکاریەتوێ بزانین کەواتە کە تەماشای قورئان دەکەین سێرەکەین بەلای کەمەوە سێ مانە هەیە بۆ وشەی منەت لە قورئاندا یەکێکیان ئەوەیە کە پێی دەگوترێ بەخشینێکی یەکجار گەورە بەخشینی یەکجار گەورە تەنها کاری خوددایە یعنی خوددا دەتوانێت ژیانمان پێ بەخشێ لەبەرەوە یعنی منەت بە ڕوودادانەوەیە ئەوی دیکە لە کوردەواریدا شتێکەیە پێی دەڵێن نازکردن بەسەر یەکێکی دیکەدا لە ڕووی خۆشەویستیەوەیە بیرێ خەیتەوە کە ئەو ینی چی بۆ کردووە و چی بۆ نەکردووە لە یەکتر تێگەن کە فلانە کەس وەکو ناز بەسەر ئەوی دیکەیدا دێڵێتەوە دوو کەس خۆشەویستی یەکەن ژن و مێرد یەکەن دوو هاوڕێی جانی بەجیانی ئەمە هەیە ئەوی دیکە منەتە یەکسەر تێگەی خۆت بەرامبەرەکە تێگا بۆ شکاندنەوەیە و بۆ ئەوەی بەڕووی دادیداتەوە کەواتە گە تەماشای قورئانکەین جارێ لە پێشەوە ماڵین خوا لە قورئاندا زۆری فەرمووە دەربارەی ئەوەی کە لەقەد مەنە الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يعني لقد من الله على المؤمنين يعني بكردكي بيكي تفسيري كي غلط لروي زمانواني بهر زمانك بيهني تو هلا درجه والله اخوان منتي كرد بسر باوردارانه کە پێغەمبەرێکی بۆ ناردن ئەی تێگەشتە ڕاست بووی چەندی چاوەیە ئەوەیەکەوە خدا بۆ یەکێک لە ناوەکانی بەدەر لە نەوەتونەوەکە دەڵێن خدا ناوی ئەلمەنان لە ڕەمەزانە کوردەواری زۆرە یا حەنان و یا مەنان بۆ بۆچی خدا منانە خدا منانە بەهۆی ئەوەی کە منان بەمانای چی دێ ئەڵێن السؤال قبل النوال قبل السؤال بەبێ ئەوەی داوا بکەی پێداوی ئەرێ خۆ ئێمە نەمەنگوتووە خدایە پێغەمبەرێکمان بۆ بنێرە خدا خۆی بە چاکەی خۆی وەکو دەڵێ وەکو چاکەیەک لەگەڵ ئێمەدا پێغەمبەرێکی بۆ ناردین خدا ژیانی پێ بە یعنی ئێمە زۆر شت لە ژیانماندا هەیە بەبێ ئەوەی داوایکەین خدا پێداوین لەبەر ئەوە پێی دەگوترێ منان لقد من الله على المؤمنين یا لە قورئاندا دەفەرمێ خوا سبحانه وتعالى بڕوانە يوسف سلامي خوای لەسەر دەڵێ قال أنا يوسف وهذا أخي قد من الله علينا بەچی بەوەی کە کۆی کردینەوە بەوەی کەەوە ئێمە بەیەک شاد کرۆ بەیەکی گەیاندین ولقد مننا على موسى وهارون يا خدا دەفەرمێ ولقد مننا عليك مرة أخرى يا خدا دەفەرمێ ونريد أن نمن على الذين استضعفوا هەموو ئەمانە لە خداوە بۆ ئینسان بێت پێناوترێ منەت ئەگەرچی لە زمانی قورئانی داوایە یعنی ئەو زۆر گرنگە یعنی چۆن دەڵێ وشەکە لە قورئاندا پێی دەگوترێ بەخشندەییەکی یەکجار زۆر بەخشینێکی یەکجار زۆر لە خودداوە بۆ ئینسان بێت خدا ئاوای ناوناوە بەڵام ئەوە خدا منەتی بەسەرمان نەکردەوە بۆ معنا خراپەکەی کە ئێمە لێ تێگەشتوین لە منەتە ئەوە جایە کە خدا نەهیمان ناکات لە شتێک و خۆی بیکاتەوە خدا بە ئێمە بڵێ منەت مەکەن بەسەر کەسا دوای بڵێ منەی کەم نا ئەو کەلیماتانە ئەو وشانە چۆن لە قورئاندا زۆر جا بوومانە
وشەی کافر لە شوێنێکە بەمانەی بێ باوەڕە وشەی کافر لە قورئاندا هەندێک جار بەمانەی فەلاح و جوتیارە کەواتە دۆزینەوەی ئەمە لە قورئاندا زۆر گرنگە ئەوەی کە خوددا منانە یعنی بەخشینی هەیە و بەخشندەیی هەیە و دەیدا بە ئینسانەکان بەبێ ئەوەی داواشیان کردبێ پێی داون باش لەلایەکی ترەوە منەت بە معنایەکی تر هەر لە قورئاندا ئەڵێ فەلەهم ئەجر غەیر مەمنون زانێ سەر لە کوردەواری زۆر جار دوو کەس قساکەن ئەڵێن مەمنون بەس نازانن مانای مەمنون یعنی چی مەمنون لە جێی سوپاس نییە کە لە کوردەوە یعنی تۆ شتێک بەم نەدەی یەک ئەمجا چۆن ئەڵێ 1000 دینارت پێدەم 1000 تریشت پێدەم 1000 تریشت پێدەم من لە جاتیەوەی بڵێم بەسە یعنی بیبڕە ئیتر ئەڵێم مەمنون ممنون ڕێک بە عەرەبی یعنی مەقطوع یعنی فەلەهم ئەجر غەیر مەمنون یعنی فەلەهم ئەجر غەیر مەقطوع ئەبینی خێرێکی بەردەوام بۆچی لە باسی جەنەتە هەمیشە دێ ئەڵێ لا مەقطوعەة ولا مەمنوعە هەردوو نەبڕاوە هەر بە بەردەوامی هەیە اینجا ئەلێرەیە بۆ دەرەکەوێکە مانای سێم دێ مانای سێم دێ لە منەت بریتێ لە چی بریتێ لەو چاکەی ئەیکەی چاکەیەکە ئەیکەی پێت وایە ئەو چاکەیە وەکو ئینسانێک ئەبێ چێژی لێوەربگری لەزەت لەو چاکەیە ببینی نەک وەکو ئەرکێک تەماشایەکی کە کردوت یعنی چی مەبەستە قەناعەت بیتن دەفوی دەمەوەی کاری بۆش ئەوە ڕاستە یعنی بڕوانە تۆ وەکو چۆن ئەڵێ کەسێک قەرزاری توێ بە پێی مەحکەمە و دادگا بێ کەسێکی تۆ ئەوی داوەتە دادگا خۆ ئەبێ لێ وەرگریتەوە بەس تۆ دێی وەکو چۆن خوددا دەفەرمێ لە باسی ئەسیرە قەدیم ئەسیر هەبووە ئەو ئەسیرە گوتوتی یا بیگۆڕنەوە بە ئەسیرێک یان لەوە باشتر ئەوەیە وڵای بڵێ قەیناکە مادام کەس نەبێ بیگۆڕمەوە لەگەڵیا با لە ڕای خوا بڕۆ ئازادیکەم فئیما مەنەن بعد ئەبینی ئەو فیدا بۆچی مەنەن بعد یعنی تۆ بەبێ مقابل بەبێ بەرامبەر ئازادت کرد کەواتە ئەمیشمانە جوانەکانی دیکەیەتی لە قورئاندا جیاواز دەومانە خراپەی کە دوای باسیەکەین ئێستا کە دینە سەریکە ئەو چ معنەیە یعنی خوا بە سولەیمان دەفەرمێ فەمنون ئەو ئەمسک بغەیری حیساب ئەو کەسانی کە لە بەردەستا کارەکەن مافی ئەوەم پێداوی خۆت سەرپشک بە خۆت ئازاد بە کار بە کامیان دەکەیت و کامیشان کاریان پێ ناکەیت و ئازادیانەکەی فەمنون ئەو ئەمسک کەواتە فەمنون عەکسی ئەمسک بوو لەو حاڵەتەدا کە ئەویان ڕائەگری ئەوی دیکەیان ئازاد دەکەیتەوە کەواتە لێرە بە کورتی بۆمان دەرکەوت بەلای کەمەوە سێمانە هەیە بۆ وشەی منەت لە قورئاندا ئێمە زۆر گرنگە خوددا داوامان لێ دەکا جۆرە خراپەکەی نەکەین ئەوەی کەوا چۆن دەڵێ چاکەکەمان بەڕووی خەڵکا بدەینەوە وەکو خوددا بکەین لە ڕووی ناز و لە ڕووی خۆشەویستی و لە ڕووی بیرخستنەوە نە بە تەنیایی یانێکە من چاکەیەکم لەگەڵ تۆیا کردبوو نایم لە ڕۆژێکا کە پەیوەندیمان ناخۆش بێ نایم لە بەرچاوی خەڵکا بەڕووی توێ بێم بەس دەبینی خۆمانە ئەڵێم ینی ئێمە ئاوها بووین ئێمە ئاوها بووین چیمان نەکرد بۆ یەکتر ئاوها بوو من ئاوام یعنی ئەمە بۆ ئەوەم نییە بڵێ کە بنەتت بەسەرا بکەم بۆ ئەوەم بێکە بیرت بخەمەوە و تاوەکو پەیوەندەکەمان سەر لە نوێ دروستکەینەوە کەواتە خوددا وەختێکە نیعمەتەکانی بە بنۆڤداوە اینجا فەرمێ لەقەد مەنە الله عەلەیهم بیریان نەخاتەوە تاوەکو بیناسنەوە و بیپەرست بەێ ئەگەر دیف ئاخفتنین جەنابێتە بەحسکری مامۆستا کە ئەلمەنان ئێکبیتن الناوێت خدای مەزن و فەرمودا پێغەمبەریشی هەیە سڵاف سەر بن کە دەمەد بیشتن تەخەلەقوا بئەخلاق الله ئایا لێرە یعنی ئەم دی چەوە جیاکاریەکێ لێرەداکەین کە ئەم دی چەوە شین وی ئەخلاقی رب العالمین هەی ئەم خوددا جێبەجێ بکەین لێرە زانایانی تەفسیر گوتویانە المنة من الله لا تكون إلا بالفعل ولا بالقول يعني چۆن يعني ئێستا خوددا بۆمان باسەکە لەبەر ئەڵێ منەتی ڕاستەقینە کە چۆن ئەزانی نازە و ئەوە نیە قەول نییە کردەوەیە یعنی چۆن یعنی وەکو وتم ئێستا خوددا بیرمانە خاتۆ پێشی ئەوەی کە داوای خوددا ژیانی پێبەخشیوین بەمانایەکی تر بڵێم ینی ئەو ئینەی تۆ باسیەکەی کە ئەبێ ئێمە چۆن دەڵێ چاو لە صفاتەکانی خوددا بکەین لە کردەوەی باشدا ئەوەیە کە خوددا بەکردەوە نیعمەتەکانی پێشکەش پێشوەخت و نە بە قسە مرۆڤ مشکلەکەی ئەوەی بە قسە ئەیڵێتەوە جاری وای ڕەنگە هیچی بۆی نەکردبێ هەر بیڵێتەوە هەر بڵێ وا ئەەکەم ویاوات بۆ ئەەکەم یاوات بۆ ئەەکەم یاوان بۆ کردی واش نەبوو بێ بەڵام خوددا کردوویەتی خوددا کردوویەتی بیرخستنەوەکەش لە پێناوی منەت نییە چونکە خوددا بەراورد ناکرێت لەگەڵ مرۆڤدا تا منەت بەسەرمانە بکەنە ئەو منەیە و ئەو منانە تەنها بۆ تەذکیر و بۆ بیرخست دەسێتت خوش مامۆستای بەڕێز دەچینەت ناوا بینەرێن خۆشیدا و پرسیارە کاتی ئاراستەکردن
هەندێک بەحسا کارên خوێن باش دکەن گەل خەلکی و دکەنە منەت لەسەر خەلکی هەنگ چت بێژن بۆیە چەندێ فەرمونون بینەر ڕاستی من زۆر پێ سەیرە دەماک و کەسێک ڕات بیت چاکیەکێت دکەتن و دکەتە منەتێک لەسەر وی کەسێ بەرامبەر چونکە هەر تشتێک و مرۆڤی کرد و مرۆڤی کرا منەت یعنی مرۆڤ یە بۆ دنیای دکەتن و مرۆڤ بۆ قیامەتی ناکەتن دەبێت مرۆڤ تشتێکی بکەتن چونکە ئەو چاکیە مرۆڤ دکەتن مرۆڤێ بە خۆت دکەتن بۆ ئاخرەتا خۆت دکەت دەبێت مرۆڤ و هەندی کول سەر دنیایە مرۆڤ حازرێکی بکەتن چاوە مرۆڤ حازرێت دکەتن بۆ دنیای ئاها پێ ڕەنگەش دەبێت مرۆڤ حازرێکی دکەتن بۆ قیامەتیش بۆ چوونە من یعنی کە تو خێرەکێ بکەی یعنی خاصەتەن ئەوەی نێمە دادبێژیت هەگەتە خێرە کرد دەستێتە ڕاستێ کرد دەستێتەی چەپێ پێ نەحەسێت کو تاف خێرەوەکری چونکە تو تشتێکی نۆکەی بۆ دنیای خەلکێک تەبینیت کو توی خێرەکێتکەی توی خێرەکێتکەی بخوو بۆ زۆتێ خوو بۆ ئاخرەتەوە خۆ بەوەڵم چاکەکەم مەکە کە کردی باشە بکە و بێ بەدەم ئاوە لای خۆمانەوە هەیە هەرەوەنێ کە چاکە و کرد باسی مەکە وەڵایی بەڕاستی ئەو کەسەی ئەکرهایە هاوڕێیە هەچ کەسێکەیە کە تۆ چاکەیەکی لەگەڵا ئەەکەی ئەگەر بە شێوازێکی باش باسی چاکەکەت کا و ئاساییە بەڵام ئەگەر بنەوەیەکتر لێکدانەوەی بۆ بکات و باسی بکەوە کوشکانێکی تۆ بیکە ئەوە بە کارێکی باشی نازانم خۆی چاکە و پیاوەتی شتەشی زۆر خۆشە کە کابرای چاکەکە لەگە دەکاتن بەڵام لە هەمان کاتدا کە کابرا چاکەکەی کردی لە پاشان کە بە چاو داداتەوە شتەشی زۆر ناخۆشە بە قەناعەتی من ئەگەر خزمك دۆستێک برادرێک چاکەی لەگە کردی یان نایکەم کە کردم بە چاویدا نادەمەوە زەکاتت دەداتێ پێت دەڵێ یان لە ناو خەڵکی دەداتێ زەکاتەکە یان پارەچی خێری هەیە دەداتە فەقیرەکەی لە ناو خەڵکی دەیداتە یا پێی دەڵێتەوە لە مەجلیس و لە شوێنە یا لە بەری ئەوەی من مەلام دیوە بەڕاستی مەلام دیوە چاکە لەگەڵ خەڵک دەکایش بۆ خەڵک دەکا پارە و زەکات داتە خەڵک ئیشی پێدەکا لە گوندی کەسابەتی پێدەکاتەوە یعنی چێڵانی پێدەکات ئەوانە زۆرە بەڵێ بەداخەوە سیفاتەشی ناشیرینە و هەروە تەبعاً قبولکراویش نییە لە ئاینیشدا سپاس بۆ بینەرن بەڕێز ساخ و سەلامەت بن بۆ بەشداریانگۆ و ئەخفتنێن وە هەمیات جوان و جێ خوددابوون هەربژین مامۆستای بەڕێز ئەم بزڕینە سەر تەوەرێ خۆ بەحساوی چەندی بکەین زیان و زەڕەڕێن منەتداریە چ تشتن ئەتناوە ژیارە مرۆڤاندا وەکو بەشداربووان لەو ڤۆکسپۆپەیە گوتیان کە کۆک بوون لەسەر ئەوەی چاکەت کرد منەتی بەسەر بەرامبەردا مەکە دیار ئەمە لە کۆمەڵگەی کوردەواریشە چۆن دەڵێ هەڵسوکەوتێک و ڕەفتارێکی جوانەکە کۆمەڵگەی کوردەواری لەسەر ئەو بیر و ڕایە ماوەتەوە تا ئێستاکە خدا لە قورئاندا دەفەرمێ قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى والله غني حليم جا دەڵێن دەبێ زۆر وریای ئەو ناوانەی خودابی کە لە پشتی ئاەتەکە دێ بۆچی والله غني حليم ئەو زۆر ئاگاداری بێ عەزیز غەفور غەفور پەیوەندی پێک بەهەی زۆر پەیوەندی بەو باسەوە هەیە یعنی ئەو کەسە چوە چاکەی کردووە شتێکی بەخشیوە دێت عیدا بەڕووی ئەو کەسەیە باسیەکاتەوە خودداش دەفەرمێ یەکێکی تر تەنها قسەیەکی چاکەی کردووە وەکو ئەو ئێمە لەم بەرنامەیە قسەی خێرەکەین ئەم قسە خێرەی ئێمە وەکو قسە چاکترە لە چاکەی کەسێک کە بە عملی و بەکردەوە چاکەیەکی کردبێ و بەس بەڕووی خەڵکی دادابێتەوە قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى بۆچی والله غني حليم غنی یعنی ئەوە خوددایە دەوڵەمەندە ئەی دەوڵەمەند وەختێکە چاکە دەکەی وەختێکە دەبەخشی لەبیرت بێ خوددا غەنیە یعنی تۆ شانازی مەکە بە غەنی بوونی خۆتۆ ئەوجا دایمەن چۆن دەڵێ منتەقیم و حەلیم بەرامبەری یەکن والله غەنی حەلیم بۆ حەلیم یعنی ئەوە حلمی خوددایە لەسرت کە سزاد نادا لەو دنیاە بۆ ئەو کارت یعنی خوددا زۆر تووڕێیە لەو هەڵسو کەوتت کە بە دەوڵەمەندێکەت شانازی بکەیت و چاکەکەت بەڕووی خەڵکا بدەیتەوە ئەگەر حلمی خوددا نەبوایە و خوددا حەلیم نەبوایە ڕەنگە هەر لەوێ سزاد وەرگرتایەوە ئەوە وەک جۆرێک لە وریاکردنەوەی جۆرێکی ترمان هەیە لە منەتکردن بە دین بە ئاین منەتەکە بەسەر خەڵک شەومە ینی مەسەلەن سێرەکەی تۆ ئێستاکە ئیش و کارت هەیە
ڕەنگە 5 فەرزە ناتوانانی بچێ مزگەوت لەبەر ئەوەی دەوامی نیوەڕۆ لە ناو دەوامە عەسر لە دەوامێکی تری وانە ڕەنگە فەرزێک بتوانی وانە یەکێکی دیکە لەوەیە ئەڵێ بۆ نای بۆ مزگەوت ئەو ڕەنگە خانەنشین بێ بۆ خۆی 5 فەرزە لەوەیە یعنی وەک بڵێ نوێژە جەماعەتەکەی بۆ تۆ کردبێ بە نوعێک پێتەڵێ محاسبەتەکە یعنی وەکو ئیحراجیەک یا لە مزگەوت دەرەچێ تۆ دەرەچی ئەچی بە ئیشێکە کە ئەو ئیشەش هەر عیبادەتە لە ئیسلامدا ئەوە ناشتت بۆ بیرئانینێدا بەڵێ یعنی مەبەستم ئەوەیە کە تۆ بە شوێنێکە ئەچی یەکێکی دیکە لەو دقەیە لە مزگەوت دەرەچێ بۆی لە مزگەوت دەرەچی آخر و نمونانە هەمومان هەستمان پێ کردو بینیومانە ئەو لە مزگەوت دەرەچێ لە جەماعەت دەرچووە ڕاستە تۆش لەو کاتە لە ئیشێکی زۆر گرنگ هاتووی کە ئاڵێن مادام ڕزقی ماڵ و مناڵت پەیداکە ئەوژ عیبادەتە وانە تۆ فریان نەکەوتویتە ئەو ئاها دێتەوە لە مزگەوت تۆ ئاها ناڕۆیتەوە بەلا چاوێ سێرتەکە کە ئەنەوە ئەو شتێکی گرنگی کردووە و تۆ هیچ نیت و تۆ ئاوای ینی ببڕوانە کابرا بۆ خۆی سنەتێکی پێغەمبەر درودی خوای لەسەر جێبەجێکە وانە تۆ لەو کاتەیە لەو دقەیە تۆ ئەو سنەتە جێبەجێ ناکەی منەتی ئەوەت بەسەراکە ئەو بۆ سیواکت پێێنێتەوە وانە یا تۆ بۆ ڕیشت نییە من هەمە یعنی ئەمە هەمووی منەتکردنە نابێ خوا سبحانه وتعالى لە قورئاندا فەرمووی ئەی محەممەد درودی خوای لەسەر يمنون عليك أن أسلموا هەندێک کەسە چون بۆ لای پێغەمبەر پێیانە گوت یا محەممەد یا رسول الله ئێمە ئەو عالمە بینی هەموو دژمنایەتی تۆکە خۆ ئێمە نەبووینای تۆ چیتە کرد هەر ئێمەین مسلمانین ئێمە نەبین تۆ چیتە کرد خدادا فەرمێ يمنون عليك أن أسلموا منەتت بەسەراکەن کە ئیمانیان هێناوە بل الله يمن عليكم أن هداكم للإيمان کەواتە لێرەیە ئەم باسە زۆر گرنگە ئاگاداری بین بەناوی عیزەتی ئیمانی گرنگە هەتبێ بەس ئەوە نابێ بگۆڕدرێ بۆ منەتکردن بەسەر خەڵکە هەیە ڕۆژە لە ڕۆژان بە تۆی گوتووە لە گەنجێتی و توێتی نوێش بکە وانە بەڵێ ئێستش ئەدبینێ لەو بەرنمەیە بۆ نمونە لەوانەیە توش بێ توشت بوێ ڕۆژە بڵێ ئەزانی من نەبوومایە تو هەر نوێژیشن نازانی ئەزانی من تۆم فێری نوێش کرد خۆ هەمومان مامۆستایەکمان هەبووە وانە نابێ پێی بڵیتەوە من بەو بڵێم ئەو بە من بڵێ ئەو بەویتر بڵێ کاکە تۆ ڕۆژێک زمانێ بوو هیچ نازانی من نەبوومایە تۆ هیچ نازانی اینجا ئەوە کوردەڵێ خێر و شەڕی بەرامبەرە ئەمە هەمووی منەتکردنە بە ناوی دین جامە زۆر خەتەرە بێ زۆر لەسەری بۆستین کۆمەڵگەی کوردەواری زۆر لەسەری بۆستێ ئێستا ئەو جۆرەشتە پەیدا بووکەوە خەڵک بۆ خوددا ئیماندارە خەڵک بۆ خوددا و لەبەر ڕای خوددا و لە ڕای خوا و بۆ خۆی چاکە دەکا خەریکە بیکا بە منەت بەسەر ئەو دوای کۆمەڵگە و ئەمە زۆر خەتەرە کە خراپترین جۆری منەتکردنە منەتکردن بە دینداریەکەت منەتکردن بەسەر خەڵکە بە ئاینداریەکەت منەتکردن بە ڕۆژوەکەت بە حەجەکەت منەتکردن بە نوێژەکانت نابێ مامە لەزەتبردن لە چاکە بەوە دەبێت کە لە سەروی ئەرکیشەوە چێژی لێ ببینی کە تۆ پێویست بەوە دەکات چاکە بکەی خدا مرۆڤی بۆ چاکە دروست کردو اینجا خدا لە قورئانشدا بە پێغەمبەر دەفەرمێ کاکە ئەگەر خدا بە پێغەمبەر بفەرمێ بێ بە ئێمە چی بڵێ خدا بە پێغەمبەر دەفەرمێ ولا تمنن تستكثر ولا تمنن تستكثر ڕەنگە پێغەمبەران لە لەحزەیەکە ماندوو بن هیلاک بن بەدەستی هیدایەتدانی قەومەکەیانەوە ئیش و کارێک کە دەیکەن لە ڕای خوددادا بەو هەموو ئازاری کە دەیچێژن ئیش و کارێکی خۆیان هێشتا لەلا زۆر بێ هێشتا لەلا زۆر بێ زانن لە تەفسیری ئەم ئاەتەدا بینیوە لە تەفسیری تەبەری 22 ڕئی باسەکە ولا تمنن تستكثر معنی چی ئەڵێ ئەوە دوجا ئەڵێ لە کۆی ئەم 21ەکە ئەمەیانم پێڕاسترە ئەڵێ کامەیە ئەڵێ ئەوەیانە کە دەڵێ پێم وایە ولا تمنن تستكثر يعني ولا تمنن على ربك ولا تمنن على ربك بأن تستكثر عملك الصالح منت بسر خدادا مەکە بەچی بەوەی کارە چاکەکانی خۆت لەلا زۆر بێ ئەمە خدا بە پێغەمبەر دەفەرمێ ئەی بە من و تۆ و بە خەڵکی دیکە هەر وایە کەواتە نابێ کارە چاکەکانی خۆمان لە زۆر بێ حتا چاکە بکەین هەر پێمان کەم بێ دەستێتات خوش مامۆستای بەڕێز بهێنە دەمێ بهێنڤەدانێکی هاتی و دێنە خزمەتە جانەبێتە بنێن بەڕێز پشتی وێ ناوبڕێ و دەهینەف جواتەوەین بەڕێز بینەرن خوشتەوی دووبارە سڵافوە بن بەردەوامین بوو پتر درێژە پێدانا ڤیتەوەرەی و مژارە ئەمە دەست نیشان کردی منەتکردن چ تشتە مامۆستای بەڕێز مەدوێتن ئەم بینە سەر کوردەوەریە خۆ قەدیمدا و نەهادا ئایا منەتکردنێ چ کارتێکردنەکە نێگەتیڤ هەبووە لەسەر گەلەی کورد بەڵێ بە تێگەشتێکی کوردانە لە ئاین عارف و زانای ئێمە جوان تێگەشتون هەروەکو قورئان دابەشی کرد منەت لە چۆدا هی خوددایە و ئەکاتە مانای بیرخستنەوە لە چۆشدا خراپە و مرۆڤ نابێت لە مرۆڤی دیکە منەت قبولکە
ئەمە لە نێو کوردەواریدا دوو شێوازی هەیە ئەبێ زۆر ئاگاداری بین. یەکیان ئەوێ لەسەر ئاستی تاک زۆر باشە، لەسەر ئاستی تاک زۆر باشە کە کوردەواری منداڵی خۆی و زارۆک و چۆن دەڵێ نەوەی خۆی وا پەروەردە دەکا کە منەتی کەس هەڵ نەگرێ بۆ ئەوەی جۆری ئەمە لە چیوە هاتووە لە ئازادی سەرچاوی گرتووە، ئەمە لە جۆرێک لە خەباتی ڕزگاری سەرچاوی گرتووە وەکو تاک شتێکی باشە. ئێستا پەندی کوردی ئاوێنەی ڕەفتارەکانی گفتار و ڕەفتاری پێشینانی ئێمە پەندی پێشینیان گوتویانە گۆشتی لاڕانی خۆت بخۆ لە منەتی قەساب هەڵمەگرە لە منەتی قەساب باشترە. بۆچی وایان گوتووە؟ ینی بەمانایەک لە ماناکان فێرت دەکا کە منەتی کەس هەڵمەگرە. ئەمە شتێکی باش. پیرەمێردی حەکیمی کورد گوتوێتی نانێک بۆ ڕۆژ و نانێکیش بۆ شەو هەرگیز هەڵمەگرە منەت لەم و لەو، هەرگیز هەڵمەگرە منەت لەم و لەو منەت هەڵمەگرە. نانێک هەبێ بۆ شەو نانێک تەبێ بۆ ڕۆژ بەست بێ بەڵام منەتی ئەم و ئەو هەڵمەگرە. ئەمە هەموو لە ئاستی چۆن دەڵێت تاکدا قسەیەکی زۆر جوانە ئینسان فێری ئەوە دەکا کە شت بە منەت قبول نەکە، چونکە ئەمە جۆرێکە لە عیزەتی نەفس و جۆرێکە لە ئازادی. ئەوی دیکە مەلای جزیری بە ڕەحمەت بێ زانیوێتی منەت بەمانە ئیجابیەکەی و منەت بەمانە پۆزەتیفەکەی و منەت بەمانای نازەکە و منەت بەمانای بیرخستنەوەکە تەنها لە خوددا قبول دەکەین، تەنها لە خوددا قبول دەکەین. ئەو بوو کە گوتمان ینی مەلای جزیری بە ڕەحمەت بێ دەفەرمێ منەت ژ خوددایە کو عەبدێ خۆ مەلائەیە چی بەخشی، ینی وەکو دەڵێ لە جاتی دینار و درەم چی پێبەخشی، لە جای دینار و درەم ئەکسیری غەمی عشقێ نە دینار و درەمدا. منەت ژ خوددایە کو عەبدێ خۆ مەلایە ئەکسیری غەمی عشق نە دینار و درەمدا. یعنی ئەم منەتە تەنها لە خوددا قبولەکە. وەف سەقافەتە یا باوەت ناف کورداشدا کە بیشتن منەتە خودی نەبیت منەتە چ کەسێکی هەڵناگرێت تا ئێستا تاوە. اینجا بینە سەر حاڵەتی سێم لە ڕووی نەتەوەی تەماشایکەین ئەلێرەوە ئەبێ وردەکاریەک بکەین لە نێوان جۆرێک لەوەی کە پێی دەوترێ منەت لەگەڵ ئەوی دیکە کە لە نێوان خۆماندایە. ئەمە هەمووی چاکە کە منەت لە غەیری خۆمان قبول ناکەین. لە حاڵەتی ئەوی مەلای جزیریشە منەت تەنها خودداها، چونکە منەتی خوددا تێدەگەین ناز و نیعمەتە بە ئێمەی بەخشیوە. کورد لەگەڵ یەکتردا، من کوردم تۆ کوردی، کاتێک کە تۆ دەتەوێت چاکەیەک لەگەڵ مندا بکەی من دەڵێم بە زمانی درێژ نەبێ سبەی لەسرم نەیکا منەت بەسەرمەوە قبوڵم نییە. ئەوەی کە منەت بەمانە نێگێتفەکەی ئێستا لێرەوە بە درێژایی مێژوو وەرە ئێمە بە قسەی خەڵکمان کردووە بە قسەی خۆمانمان نەکردووە. بە درێژایی مێژوو ئیمارەتێک لەگەڵ ئیمارەتێکی تر چاکەی کردبێ گوتوێتی منەتی هەڵمەگرە نامانەوێت کە هەڵی نەگرتووە ئەوی دیش ڕوخاوە ئەوی دیکەش ڕوخاوە. حیزبێک بە حیزبێک ئەڵێ وا بکەین باشە، ئەوی ترەڵێ کوراکە بۆ تۆش باشە، ئەڵێ نامێ مادام ئەو حیزبە گوتی منەتی ئەو حیزبە هەڵ ناگرم ئەڵێ دوای هەردووکیان تیاچنەوە جارێکی تر بەو هەڵەیە کە دیکەن. یعنی ئەمە تەشخیصێکە بەری 400 ساڵ ئەحمەدی خانی کردوێتی. ئەحمەدی خانی ئەو ناخۆشی بەدەستی کوردەوە دیوێتی وەکو کوردێک وابزانام هەر ئەوەیە کە ئێمە ئێستش دەیبینین. ئەحمەدی خانی بە ڕەحمەت بێ دەڵێ ڕاستە هەمومان دەزانین لەو قسانی پێش و ئێستا ئێمەش کردمان کە کورد گەلێکی بەغیرەت. ئەم بەغیرەت بوونە ئەم علووی هیممەتە و عزت نەفسەکە زۆر هەیەتی لە باشیدا بە خراپ گێڕاوەتەوە لە بینی خۆیاندا، لە بینی خۆمان و لە نێوان خۆماندا بە خراپ گەڕاوەتەوە. اینجا بۆیە خانی دەڵێ ئەف غیرەت و ئەف علووی هیممەت بوو بەچی بوو مانیعی حەملی باری منەت. ئەف غیرەت و ئەف علووی هیممەت بوو مانیعی حەملی باری منەت. یعنی ئەم علووە هیممەتی کە هەمانە و ئەم غیرەتەی کە هەمانە بوو بەچی بوو بە مانیعێک بۆ حەملی باری منەت لە نێوان خۆماندا. کەسێک ئەوێ بەسەرکردت قبولی ناکە ئەڵێ منەتی ئەو هەڵ ناگرم. حزبێک یارمەتی دەدا دەستەگرێ هەڵتە سێنێتەوە ئەڵێ منەتی ئەو قبول ناکەم. ڕێکخراوێک یارمەتی ئەوی دیکە دەدا ئەڵێ منەتی ئەوڵ. ئەمە بەس دەبینی خۆمانەوەین وەکو کورد دەستی یارمەتی لە یەکتر قبول ناکەین پێمان وایە منەتمان بەسەرداکە کە نەمان کرد کە وەرمان نەگرت چیمان بەسەردێ ئەومان بەسەردێ کە تا ئێستش بەسەرمان هاتووە ئەومان بەسەردێ کە تا ئێستاکەش بەسەرمان هاتووە. ئێستا خۆ محمود پاشای جاف بە ڕەحمەت بێ ئیمکانێتی هەبووە و توانای هەبووە کاتی خۆی شێخ ڕەزای تاڵەبانی داوای هێسترێکی لێکە ئەوی ژووتێتی شێخ ڕەزای تاڵەبانی خۆمە تەنیا شاعیرێکمان هەبێ مەشهور بێت لە جوێندانە لە هەج و شێخ ڕەزای تاڵەبانیە بە ڕەحمەت. ئەویش گوتوێتی حەج شتێ بکەم خراپ بێ شێخ ڕەزای تاڵەبانی دوای جوێنێکم پێدا با من باشترین شتی بۆ بنێرم
باشترین شتی بۆ نردووە ئێسترێکی هەتاوڵێ باشی بۆ نردووە بەڵێ. بەس دەگەڵ ئەوەشدا جارێکی تر هەر ئەیبینە شێخڕەزا ئەڵێ میر بە 100 منەت هەناردی ئێسترێکی ڕوتوقوت میر بە 100 منەت هەناردی ئێسترێکی ڕوتوقوت یعنی مەبەستم چییە ئەڵێ بە 100 منەت کە ئەشی خوێنیتەوە لە ژیان نامەکەیە قەت مەحموود پاشا ئەوەی بە منەت بۆ نەناردووە باشترینیشی بۆ نردووە بەس مەبەستم ئەم حاڵەتە دیراسی ئەوێ بکەین ئەبێ دیراسەیەکی وردی ئەم حاڵەتە بکە کۆمەڵناسەکان کورد هۆکاری سەرێکیەکەی ئەوەیە کە خانی تەحدیدی کرد کە ئەحمەدی خانی بە ڕەحمەت بێ دیاری کرد ئێمە چاکە بۆ یەکتر دەکەین پێمان وایە منەتە بەسەر یەکترەوە قبولی ناکەین کە قبولمان نەکە ڕوو لە دەرێکین و خەڵکی دیری منەتمان بەسەراکات و ئەوە کێشەی گەوری کوردە تا ئێستا بەێ کەواتە ماوستا دەما هەندێک کەس ئەگەر بەحساوی چاکیە خوب بکەن ئەو چاکیات گەل کەسێ بەرامبەر هاتی ئەنجامدان ئەپمەرەماوی چەندێک کە ببیتە هاندانێک ببیتە تەشجیعێک بوو کەسانên دیتر ئایا ئەف حاڵەتە جێ خود بینیتن ناوا کارên باشدا نه لەبەر ئەوەی کە بەڕاستی ینی چۆن ئەڵێ ئەو حاڵەتانە لە فەردیە دەرەکەوێ ینی دوو کەسن یەک باشە ناسن یەک چاکە ناسن ئەم جۆرە قسانش دەکەن بە منەت حسابی ناکەن وەکو گوتم لە ڕووی نازەوە تەماشایەکە یعنی ئەگەر خۆشەویستی هەبوو ئەگەر پەیوەندی و خۆشەویستی و ئەوین هەبوو لە نێوان ئینسانەکاندا ئەم قسانە هەمووی ئەچێتە خانەی نازەوە هیچی ناچێتە خانەی منەتەوە بەس چونکە کورد دەفیکە یەکتر تێگەن بەو شێوازانە هەموو شتێک بە منەت حسابەکە هەموو شتێک واتە سەوەرەکە منەتە یعنی ئێمە لە ڕابردوودا تەماشای تێکشکانەکانمان بکەیت تەماشای شکست و نشوستەکانی کورد بکەیت لە ڕابردوودا هەمووی پشتمان لە یەک کردووە معنای چییە کورد پشت لە یەکەکە بۆ پەندی کوردی وتی برا لە پشت برابێ مەگەر قەزا لای خوا بێ لەبەر ئەوەی کورد پشت لە یەکتر دەکات بۆ پشت لە یەکتر دەکات منەتیان بە یەکتر نییە پێویستیان بە یەکتر نییە بۆ پێویستیان بە یەکتر نییە پێی وایە منەتی ئەو قبول ناکەم بەسەر مندا بۆ ئەو فەزڵ و منەتی بەسەر مندا هەبێ دوجار هەردوو لامان لاواز دەبین ناچار هەردوو لامان پەنا بۆ دەرەکی دەبین vê çendê tu zivrinîme bûyê çendêkeve haleteke derûnî bîtin nik xelkê Kurd ke ev diyar dil nik wan hebîtin yan jî waqian wê heger kesekî miret gel kesekî kir hewla wê çendê detin ku wî şermizar kir nav xelkekê de من گوتم خانی گوتی ئەف غیرەت و ئەف علوێ همت یعنی سەبەبەکە دیارە صفاتی باش جاری وایە دەبێتە صفاتی خراپ kar anî navê newa baş e ڕاستە وەکو چۆن دەڵێن فلان ئەڵەن فەرقی سەخاوەت و تەبذیر چییە فەرقی چییە فلانە کەس سەخیە فلانە کەسیش ئەڵێن وڵا کەسێکە دەست بڵاوە سەخاوەتەکە دەزانێ بە پارە و بە قەڵەم و بە دینار دیاری کردووە کە فلان و فلان و فلان و فلان مانگانە ئەوەندە دێ ئەبێ ئەوەندەی بۆ بڕوە ئەگە دەست بڵاو بوو ئەوە سەخاوت نییە ئەوە ماڵی خۆی وێرانەکە یا جیاوازی چیە لە نێوان کەسێکەوە ئەڵێن ڕژدە و ڕەزیلە بەخیلە لەگەڵ یەکێکە کە ئێقتصادیە ئابورە چۆن دەزانی ئەویان بە وەرەقە و بە قەڵەم حیسابی کردووە کە پارەکە ئەوەندەیە و بەشی ئەوەندە کەسەکە سەرنجام ئەمە کەسێکی ئابورە بەڵام ئەوی دیکە هەشێتی و زۆری شەو هەر نایبەخشێ کەواتە دەکرێت جاری وایە تۆ صفات فەرق چیە لە بینی زانایان دەڵێن فەرق چیە لە بینی شەجاعەت و تەهەور شەجاعەت یعنی ئازایەتی تەهەور یعنی هەڵچوونێک و ملپێوەنانێک وانە ئێمە چۆن زانیمان شەجاعەت ئەوەیە ئازابی لە بەردامەی دوژمن ڕانەکەی چەکوشتەکانت هەمووی تەواو بێ ئامادەی خۆت وەرگرت بێ بەڵام هەڵچوون ئەوەیە بەبێ چەک و بەبێ هیچ شتێک پەلاماری دوژمن بدەیت و بەبێ هیچ ئامادەکاریەک ڕاست مل بە ئیشەکانەوە بنی کەواتە زۆر جار دەگونجێ بە ناوی صیفەتی باشەوە کورد لە صیفەتە باشەکانی خۆی سەری کردووە زۆر ڕۆشتووە ئەف غیرەت و ئەف علوێ هیممەت دەبێ ئەوە بەرامبەر بە دوژمن بەکاربێنی نە بەرامبەر بە یەکتری خۆمان بەکاری دەستێتات خۆشمام سێبەرس بەشێ دوێل ڤۆکس بۆ پادێچی نەفت ناوا بینەرên بەڕێزدا لە شارên کوردستانی و ئەف پرسیارە هاتیە ئاراستەکردن دێچەوە کارên باش و چاک بکەین پێناوێ مرۆڤاتیەدا نەک پێناوێ شکاندنە هەفتوو دیانەت یان کو ez troyê ayna İslamê de bêjim ayna İslamê ya pral mirovatiye da û her ayna İslamê eş wel mirovî diketin ku mirov her karekê pêrat bîtî beramber xwe em ayna İslamê em ê fêrevê çendişkirîn ku her karekê em bikin em troyê mirovatiye da pitir senga xwe wergirîn û seredariyê gel xelkê xwe bikin خیر و خیرهات نه گریدوی آینکی و یا نتویکی و خیر و خیرات یا گریدوی انسانیتی و مروباتی و اگه انسان خیره که بکد یا مروباتی که بکد ولکم دیدو پایدالی بد یعنی ایک
السر دنیای و دوو هەڵقیامەتەوەی لێ بخستی بۆ دێلێکات ئەوێ خۆمان مرۆڤین پێشەوەی لە خۆبایی بین مرۆڤایەتی لای خۆمان دروستکەین هەچ کەسە لە ناخی خۆیەوە اینجا ئەو شتە دروست دەبێت ئەگەر ئێمە خۆمان هەستمان هەبێت مرۆڤایەتیش دروست دەبێت هەر ئەوەیە وڵای خۆی چاکەکردن کارێکی مرۆڤانەیە پێویستە لەسەر هەموو کەسێ بیری لێکاتەوە بەرامبەر بە کەسی بەرامبەری بتوانێت چاکەی لەگەڵاکە بەڵام گرنگەوەی ئەو چاکەیە نەیاتوە لە ڕووی ئەو کەسە کە ڕۆژێ لە ڕۆژات چاکەی لەگەڵا کردووە بەتاکەیت ئەتومانی ئەگە ئەمن چاکەکەم کرد لەگەر خزمەکەم لەگەر دۆستەکەم لەگە برادەرەکەم سپێز ناکە ئەمە ملەتی لەسەر بکەم مانەی ئەگەر ملەتم لەسەر کرد چاکەی لەبۆ ناکەم لۆ چاکەی لۆ بکەم و پاشان خۆشمی لۆ فەڕستکەم و هەموو ڕۆژی سەلام و عەلەیک ئەرە فلان کەس ئەمن ئەو چاکەم لەگەڵ تو نەکرد ئەرە کاکە ئەو چاکەم لەگەڵ نەکرد مانەتەوە هەموو ڕۆژی بەچای کا بەدادەوە بەڕاستی ئەگەر چاکەت بەچاویدا ئێستا مەسەلەن برادێک چاکەشی لەگە من دەکاتن هەموو ڕۆژەی بێ بەچای من داداتەوە بەخوای چاکەی ئەوەندە لەکە من نامینێتن ئەگەر کەسێک چاکەچ کرد حتمما نیەتی ئینسان دەزانی هەیە لە پێناوی خی گەورە دەیکاوە هەشە لە پێناو بەرژەوەندی دنیای دەیکا هەشە خەڵک زۆرە یعنی هەر کەسە و بە جۆرێک و لە پێناوی شتێک دەیکا بەس کە ئەوەی کە لە پێناوی خی گەورە دەیکا مەفروزە لە ناو دڵی خۆی دابی و خالیسان بۆ خی گەورەبی و منەت نەکا لەسەر هیچ کەسێک حتا لەسەر خی گەورەش منەت نەکە نەکە لەسەر خەڵک. سپاس بۆ بەشداری هەوا و ساخ و سەلامەت بن بۆ چۆنێن هەوا جوان و جێخودا بوون هەر بژین سپاس. مامۆستای بەرز بینە سەر تەوەرێخ و چ ڕێکار و ڕێوشین هەنە بۆ مکافحەکردنا ئەوێ دیاردا نەهەژی کە دیاردا منەتکردنیە ببینە سەر ئەو ڕێگە چارانە یا ببینە سەر بابڕێن چی بکەین لە پێناوی ئەوەی کە دیاردەی منەت تێپەڕێنین لە ئاستی تاک لە ئاستی خێزان لە ئاستی چۆن دەڵێ کارجێڕی لە ئاستی نەتەوەیی لە ئاستی جیهانی بەڵێ منەت ئاوە ئەتوانین لەو پێنج ناگە کاتمان بێ باسی بکەین بەپەلە لە ئاستی تاک ئەوەیە کە خوددا فەرمووی ئین تبدوا الصدقات فنعما هي وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم. لێرە پرسیارێک زۆر دروستە بێ لە ناو کوردەواری هیچی خێرەکە ئەڵێ خێر بە نهێنی بکە و بە دەستی ڕاست و دەستی چەپ نێزانێ فەرموودەی پێغەمبەر درودی و خوای لەسەر ڕاستە کەواتە ئێمە کەی خێر بە ئاشکرا بکەین و کەی خێر بە نهێنی بکەین ئەوە پرسیارە کەی ئەو کاتە دووشتمان هەیە ئەو شتەی کە فەرزە هیچ منەتی تیان نیە وەکو چۆن یعنی ئەڵێن فڵانە کەس کە زەکاتەدا زەکات فەرزە کە فەرز بوو هیچ ئەوەی منەتی تیان نیە بچی وەڵا کەشخەی پێوە بکات و منەتی بەسەر خەڵکا بکە لەو شوێنانەدا وەکو ئەڵێ واجبە لەسەری خۆگەر شتێکی ئیزافی کرد لە ئیزافەکەی ئەبێ بڵێ زەکاتدان خەڵک بەم ڕۆژگارە ڕیزی بەستوە ئەچێ بۆ لای حکوومەت و ڕەنگە باج بدە مانای پارێ هەیە هیچ نەمنەتەکان هیچ واجبی خۆیەتی بێ بیدە وانە کەواتە لە شتە ئاشکراکاندا بەمانایەکی تر بە ڕوونی کەمەوە تا ئەو شوێنەی کەرامەتی ئینسان نەڕوشێ بریندار نەبێ خوددا فەرموویەتی بە عەلەنی و بە ئاشکرا ئێوە خێر بکەن ئەمە بۆ ڕێکخراوە خێرخوازیەکانە ڕێکخراوە خێرخوازیەکان ئەبینی ئەوەندە 1500 ئاواری کەرکووکمان 1000 ئەوەندە ئاواری مەسەلەن توس خورمات و ئاوارەی شنگال ئەمانە هەمووی لە ئێستا هەن کاتێک کە ڕێکخراوێکی خێرخوازی ئەڕوا بە ئاشکرا دەبێ ئەم کارە بکەن بۆ چونکە ئینسانەکان لە خراپی خۆیان نییە کە هیچیان نییە ئەگەر بوو تاکی ببیتە ڕیا ئەر بوو جەمعی بوو بنابیتە نابێتە ڕیا چونکە تەشجیعکردنە بۆ ئەوەی ئێمە جواب بکەین ئێمە لەبیرتە کاتێ 250,000 کوردی ڕۆژ ئاوا ڕووی تێکردین لە هەموو شارەکانی کوردستانە بە ئۆتۆمبیل و پێشی ئەم بارودۆخەش بوو ینی پێشی داعش بوو لە 2012 و 2013 ئەو خەڵکە هەرچی شتی ماڵی خۆی ببردی ئەوە تەشجیعە ینی ئەو کەسە کەرامەتی پێ ناڕوشێ بۆ چونکە ئێمە بۆ کۆمەڵێک بۆ 250,000 کەس کۆمان کردوتەوە خوددا لە چۆدا دەفەرمێ و پێغەمبەریش ڕوونی دەکاتەوە کەوا دەستی چەپ و دەستی ڕاست بە یەک نەزانن لە تەنیاییدا تەنیا بۆ تەنیا لە بەرچاوی خەڵکە من نەیەم بڵێم کاک فڵان ئەوە زەکاتەکەمە ئەوەیە ئەوە هابا بۆ تۆ بێ ئێوە کشتی ئەمە کەرامەتی بریندار ئاستی تاکە کەسی دەبێت نهێنی بیت بەڵێ لە ئاستی تاکە کەسی دەبێت نهێنی بێ لە ئاستی گشتی و ڕێکخراوە خێرخوازیەکان بۆ گشتی خۆ ئەوروپاش ئەوە پارە کۆ دەکاتەوە بۆ ئاوارەکان ئەوروپاش ئەوە پارە بۆ هایتی دەنێرێ بۆ شوێنێک کە بوو مەلەرزە دەبێت دەینێرێ ئەمە پێی دەگوتێت کەواتە قورئان بۆیە فەرمووی لە شوێنێکە ئین تبدوا الصدقات فنعما هي لە گشتیەکاندا و بۆ گشتەکان
بۆ کاری ڕێکخراوی دەبێ وابێ بەڵێ لەوی دیکەیدا کە باسی دەکات فەردیە وئین تخفوها وتؤتوها الفقراء ئەوە فەرمودەکەی پێغەمبەر شەرحی ئەویان دەکا دەستی ڕاست و چەپ بە یەکتر نەزان باش لە ئاستی خێزانی لە ئاستی خێزانی وا ڕێکەکەوێ دوو کەس یەکیان خۆش دەوێت کە دوو کەس یەکیان خۆش دەوێت ئێمە بەرنمەکەمان هاوکاتە لەگەڵ یادی ڤەڵەنتاین و ڕۆژی خۆشەویستی گرنگە ئەو بابەتە پەیوەستکەین و پێوەی هاوسەرەکان هاوژینەکان یەکدیان خۆش دەوێت کە یەکدیان خۆش دەوێت لە ئاستی تووڕەبووندا هەرچی بە یەک بڵێن ڕەنگە ئاسایی بێ بەس ئەوە زۆر ناخۆشە پیا و بەژنەکەی بڵێن جا تۆ لەبیرتە تۆ کچی چێ بووی لە ماڵێکی فەقیر کەس نێزانی بەهۆی منەوە تۆ مەشهوروی بەهۆی منەوە خەڵک تۆی ناسی بەهۆی منەوە کەوتیتە ناو ئەم نوعا ئاستە بڵندەی کۆمەڵایەتی بەهۆی منەوە فێری ئەم جۆرە چوزانم جلو بەرگ و ئەم جۆرە مۆدیێلات و ئەم جۆرە سیارە و لە ماڵی باوکی خۆتانە ڕەنگە هەر هیچت نەبوو بێ شتی خراپەڵێن بە من ناوترێ ئێستا ئەم هەموو شتانت هەیە و سیارەت هەیە و ئۆتۆمبیلت هەیە و پاسپۆرتت هەیە وڵاتانە گەڕێیت و ئەمە باوکت شتی وای هەبوو دایکت شتی وای هەبوو ئەمە خوددا زۆری پێ ناخۆش ئەمە خودداگەر بە صیفەتی حەلیمی نەبووە تۆڵی لەم ئینسانە ئەکرد یا ژنێک معاشەکەی زیاتر بێ یا باشتر بێ لە پیاوەکەی و بڵێت تۆ هیچ بوویت و خزم و کەسوکاری تۆ کەس کچی بە تۆ نادا کەسوی بە تۆ ناکرد من تۆم هەستاندەوە من نەبوومە تۆ ئەمانەمە ماڵ وێرانەکە خۆشەویستی منەت لە هەموو شتێکە منەت هەبێ کە نابێ هەبێ لە خۆشەویستیان منەت نابێ هەبێ لە خۆشەویستیان منەت نابێ هەبێ شتێکی دیریان لە ئاستی نەتەوەی دەبێت سوودی لێوەرگریت تۆ بڵێن من کەسێکی دیکە بڵێن عێراق شتی باشی بۆ کردوین بڵێن ئێران تورکیا فڵان وڵاتێکی تر وەکو تاکە کەس ئەم شوێنانە شتیان بۆ کردوین بەڵام ئەگەر هاتیتە وەڵام لەسەر مافی نەتەوەکەی خۆت تۆ ئێستا وەرە وەڵام لەسەر مافی نەتەوەکەی خۆت لە کاتێکدا تۆ کە ئەم کارە ئەنجام دەدەی وڵاتێکیش چاکەیەکی باشی بۆ تۆ کردووە ئەو وڵاتە پێت دەڵێ ئەی تۆ فڵانە کەس من چیم بۆت نەکرد ئێستا تۆ هاتووی دژی من یا بەمانایەکی تر داوای مافی کوردەکەی بڵێ ئەمە جارێکی تر زۆرە بێ ئاگداری بی ئەمە چێ فێرمان دەکا موسا سەلامی خوای لەسەر لە قورئانەوە فێرمان دەکا ئەگەر وڵاتان خەڵکان چاکەیان لەگەڵ ذاتی خۆمان ناکرد وەکو تاک چاکەی زۆریان بۆمان کرد لە ڕوودا نەمێنین لەبەر ئەو چاکەیە داوای مافی گەلەکەمان بکەین زانە موسا ئەگەڕێتەوە بە فیرعون ئەڵێ چی ئەڵێ ئەن ئەرسیل مەعیە بەنی ئیسرائیل ئەم نەتەوەی منە بۆ زەلیلەکەیت و بۆچی ئەی چەوسێنیتەوە من داواکەم ڕێیان پێ بدەیت لەگەڵ ما بێن ئەیان بەمە بۆ خاچی خۆیان فیرعون چی بە موسا دەڵێ قال ئەلەم نوڕەبیکە فینا وەلیدە تۆ منان لەبووی کەس تۆی نەگرتە خۆ ئێمە تۆمان هێنا ئەنکو موسای بەحسی قەزیەکە مەزند کرد تینتە سەر ئاستی تاکە کەسی خۆ ڕاستیش دەکا وەکو تاکە کەسی بۆی کردووە ئەلەم نوڕەبیکە فینا وەلیدە وەلەبیثتە فینا من عمریکە سنین چەند ساڵ تۆ لە ماڵی ئێمە ئەمەیتەوە بەخێومان کردی ئەمە هەمووی ڕاستەکە بەڵام موسا وەڵامەکەی جوانە وتیلکە نیعمەتون تەمنها عەلەیە ئەن عەبەدتە بەنی ئیسرائیل ئەوە ئەکەی بە منت بەسەر منەوە وایە بەس خۆتۆ لە بەرامبەر ئەوە گەلەکەی منت چەوساندۆتەوە کردوتە بە کۆیلە و بە عەبد کەواتە پێغەمبەرێک داوای چ دەکا دەڵێ تۆی فیرعون کاری باشت بۆ من کردووە بەس گەلەکەمت چەوساندۆتەوە گەلەکەمت چەوساندۆتەوە کەواتە لێرەوە فێر دەبین خۆمان نابێت لە ناز و نیعمەت بژین و گەلەکەشمان لە وەزعێکا بێ ئێمە بڵێن وەڵای من ئەو قسەیە ناکەم لەبەرەوەی چاکەی بۆم کردووە عێراق چاکەی لەگەڵ من ناکردووە لەبەرەوەی چاکەی بۆم کرد من داوای مافی چارە نووز نەکەم داوای ڕیفراندۆم نەکەم نانە چاکەکەی کە بۆت کردوم کردوتە وەکو هاوڵاتی بۆت کردوم بەڵام ئەو مافەش هەیە دەبێت داوایکەم ئەبێ لە ڕووی نەتەوەیش ئاگادار بین ئاگاداری ئەم منەتەوی لە ڕووی ئیداری ئەگەر کەسێک بوو بە وەزیر ئەگەر کەسێک چۆتە پەرلەمان بە ئازایەتی خۆی و بە چەک چووە منەتمان بەسەرا با بکە بەس مادام هەموو کەس بە دەنگی خەڵک چووە بە دەنگی خەڵک چووە بۆیە ئەبێت لە دەوڵەتی دیموکراسیدا لە دەوڵەتی دیموکراتیدا نابێ پەرلەمانتار و وەزیر منەتکەن بەسەر خەڵکا بڵێ ئەوەم بۆتان کرد ئەوەشم بۆتان کرد بۆ لەبەرەوەی ئێمە تۆمان ناردەوێ ئێمە تۆمان نارداوێ خەڵک تۆی ناردۆتە ئەوێ ئەلێرەوەی ئەبینی لە سەردەمی دیکتاتۆریەتە کە خەڵک بە شمشێر وڵاتانی گرتووە و بە تەغەلوب وەکو ئەوترێ لە فقی ئیسلامی منەتی کردووە وتوێتی ئێمە سەلجوقی باشترین لە بۆی هێکان و ئێستا نابێ وا بڵێن ئێستا ئەوە خەڵکە ئەمانگەینێتە ئەو شوێنە مادام خەڵک بەدەنگی هەر کەس بەدەنگی خەڵک گەیشت دەبێت لە ئیجازەکانی پەرلەمانە بگەڕێتەوە بەسەر دەنگدەرەکانی بەسەریانە بگەڕێتەوە نابێ بەرپرسی ئیداری منەت بکا بەسەر گەل چونکە گەل دەنجی پێداوە و هەڵی بژاردووە باش لە ئاستی نێودەوڵەتی کاتم مابێ ئەمە زۆر گرنگ بەڵێ فەرموو زۆر گرنگە لە ئاستی نێودەوڵەتی ئەف غیرەت و ئەفعلوێ همەت هەموو جا دەڵێم ئەو چۆن پرۆفیسۆر یادی بەخێر تەمەند درێژ بێ عەزەدین مستەفا ڕەسوول ئەڵێ من و خانی لێک نابینەوە من و خانیش لێک نابینەوە یعنی خانی ئیشی زۆر کردو بۆمان ڕێگەی زۆر پێ نیشان داوین
ئەف غیرەت و ئەف علووی هیمەتە نەبێتە چۆن مانعی حملی باری منێت. کورد زۆر بەغیرەت، کورد وتمان ئەو وەزعەکەیەتی، بەس ئەمە نابێت زۆر سەر بچێشێ، نابێت لە ڕووی سیاسەتە هەڵە بەکاری بێنین، لە ڕووی سیاسی هەڵە بەکاری بێنین. بڵێن ئەمریکا چێ منەتی هەڵبگرین؟ نابێ شتیوا ڕوویداوە، شتیوا ڕوویداوە بەرپرسێکی گەورەی ئەمریکا ڕووی لەم وڵاتە کردبێت تۆ نەچوویتە بۆ پێشوازی، کەسێکی ترت نردووە ئەوشتێرە کاڵێکاکە ئەڵێ کاکۆچێ، یعنی لە ڕووی شخصیەتمان وەکو کورد ئەڵێم منەتم بە ئەمریکا نییە، منەتم بە رووسیا نییە، ئەمە وەکو شخص وایە، بەس وەکو حزب عفۆن وەکو دەوڵەت وەکو هەرێم نابێ بڵێن منەتمان بە ئەمریکا نییە، نابێ بڵێن منەتمان بە فلانە دەوڵەت نییە، جاچی ئەو هەبێیانە بێنە ئیشت ناڕوە. لەبەرەوە لە ئاستی چۆن دەڵێ تاکە کەس منەتی کەس هەڵناگرین، بەس لەبەر خاتری نەتەوە، لەبەر خاتری هەرێم بەرپرسانی ئێمە ناچارن منەتی هەندێک دەوڵەت هەڵگرن. ئەوەکو ئەوەی خانیمان لێ نەیە بڵێن منەت هەڵناگرم، بەڵێ جاری وایە تۆ دەبێ بچی بۆ وڵاتێک بۆ ئەوەی کەوا مافی کورد وەرگرم لەم شوێنە ڕەنگە 4 سەعات لەوێ ڕامگرێ، ئەو 4 سەعات ڕاگرتنە وەکو شەخص بێ و بۆ خۆم بێ ناوەستم 4 دقە ناوەستم، بەس لە پێناوی کێشەی گەل بێ قبولمە. ئەمە زۆر گرنگە کە سیاسەتمەداری کورد و بەرپرسانی کورد و وەزیری کورد و بەڵێ تۆ وەزیری هەرێمی، ئەم وەزیرە ئەچێ سبەی بۆ کارێک لە وڵاتێکی ئەوروپی بۆ ئەوەی کەوا شتێک ئیمزا بکە، وەزیری دیکە نایە بە پیرەوە بە پێی پرۆتۆکۆل و بە پێی ئەو حاڵەتانە، ئەم چیەکە منەتی نەبێ شوێنەکە بەجێ دێڵێ ئاخر بەجێت هێشت ئێمە زەرەرمان کرد. ئەمە زۆر گرنگە ئاگادار بین منەت وەکو تاک ڕاستە قبول ناکەین، بەس ئێستا وڵاتانی دنیا لە پێناوی کێشەی گڕەوای گەلەکەی خۆمانە هەنێجار ئەبێ منەتی نێودەوڵەتی هەڵگری. الگوتن و جواتە تا تێرنابین و بێزارنابین مامۆستا زۆر سپاسیە جەنابێتە دکەین بینەرن بەڕێز وی ئاوای دێنە دومایاوی خەڵکێ و زۆر سپاس بۆین بەڕێژی کە دگەلمەت پشکدار بوون ئەدبینەریەدا هێویاماوە مەشیا بیتن خزمەتەکە بچیک پێشکەشی وین ڕێزدار کردبیتن هەروسا سپاس بۆ هەفکارن بەڕێژی کە دگەلمەت ماندوو بوون ببینم خێر و شاد تا خەڵکەکە دی بگەینێک خدای مەزن مەهەمیا بپارێزیت.